سۆڤاندە ئەو ماوە دوور و درێژامان یەکترمان نەبینی بوو ئەمڕۆ دەست پێ یەکەینەوە ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 و ڕۆژ باشی کوردستان 24 من و سۆڤانی هاوکارم دووبارە دەسەکەینەوە بە پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش ئەم کاژمێرە بینەرمان بن بەرگە و بابەتی جیاوازمان پێەیە بۆ هیواین پێش هەموو شتێک کە ئینشاءالله ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەتان بەڕێ کردبێ و دواتریش ڕۆژانی جەژنتان بەو پەڕی خۆشی و تەندروستی باشەوە بەڕێ کردبێ. بەڵێ جەژنت پیرۆز بە من و تۆ بە تەلەفۆن پیرۆزباییمان لە یەکتری کرد ڕوبەڕوو پیرۆز ئینشاءالله و هیوادارم هەروە گوتت جەژنێکی خۆشیان بەڕێ کردبێت هاوڵاتیانمان و سڵاوتان لێ یەکەین کە ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی پرۆگرامی ڕۆژ باش لەگەڵمانن و هیوادارین کە بڕگە و بابەتەکانمان بەدڵی ئێوەی ئازیز خۆشەویست بێت و بینەوە سەر ئەو بڕگە و بابەتانەی کە بەدڵی ئێوەن ئەو ئین هاوس و ئەو فیوچەر و ئەو شانێکە بە بەردەوام ئێمە لە پرۆگرامی ڕۆژ باش بۆ ئێوە ئامادەمانە کرد بەڵام ئەمڕۆ جیاوازترەوە پامنێرانیشمان لەگەڵ دەبن کە پامنێرانمان لە شار و شاشکەکانی کوردستان لەگەڵ ئێمە و منیش کۆمەڵێ لەگەڵ هاژە کۆمەڵی هەواڵ و زانیاری ترمان بۆتان ئامادە کردووە کە هیوادارین جێگەی ڕەزامەندیتان بێت. ئینشاءالله ئەوە بینەری بەرگە و بابەتەکان بن دووبارە ئێمە باز لە ڕێنمایە تەندروستیەکانەکەین لە ڕێکارەکانەکەین کە ئەمڕۆ دەستپێکی کۆتایی یاخود دوای ئەوەی کە کۆتایی قەدەغەی هاتوو دەستپێکی ئاسایی بوونەوەی ژیانە و کاروباری ڕۆژانەی هاوڵاتیانە ئینشاءالله دوورە بن لە هەموو نەخۆشیێک و بەتایبەت ڤایرۆسی کۆرۆنا و دەستەکەینەوە بە ژیانێکی ئاسایی بەڵام بێگومان بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و ئەو ڕێکارانی کە حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستیش گرتوێتیە بەر و سەرەتاش پێشەی دەستکەین بە پێشکەشکردنی ناوڕۆکی پرۆگرامەکە سۆڤان کورتێک لە هەواڵەکانتان پێشکەشەکە فەرموو سۆڤان. بەهۆی ترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گوندێکی سەر بە قەزای مێرگە سوور کەرەنتین دەکرێت. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بەهۆی دەستنیشانکردنی تووشبوویەکی کۆرۆنا کە سەردانی گوندی هۆستانی سەر بە قەزای مێرگە سووری کردووە ئەو گوندا بە تەواوی کەرەنتین کرا. لە ڕاگەیەندراوەکەی وەزارەتی تەندروستیدا هاتووە دوا بە دوای دەستنیشانکردنی تووشبوویەک بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ کە دانیشتووی شاری هەولێرە بەهۆی سەردانی تووشبووەکە بۆ گوندی هۆستان سەر بە قەزای مێرگە سوور لە پێناو سەلامەتی هاوڵاتیان و دۆزینەوەی بەرکەوتوان بڕیاردرا بە کەرەنتینکردنی گوندەکە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پرۆسەی ئەمساڵی خوێندنی کۆتایی پێهێنا. ئارام محەممەد وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕایگەاند دوا گۆڕانکاریەکانی دۆخی تەندروستی ئاماژە بۆ ئەوە دەکەن ئێستا ناتوانرێت دەرگای زانکۆ و پەیمانگاکان بکرێتەوە و مەترسیەکانی کۆرۆنا بەردەوامن. ئاماژەی بۆش کرد لەسەر ڕاستپاردەی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دوایی تاوتوێکردنی دوا گۆڕانکاریەکان و لە پێناو بەرژەوەندی گشتی بڕیاری دەرچوونی گشتی دراو بە پێی بڕیارەکە نمرەی وەرزی یەکەمی خوێندن بۆ تەواوی ساڵەکە هەژمار دەکرێت. مەلا بەختیار ڕایدەگەێنێت دژی دوو ئیدارەیە لە هەرێمی کوردستان. مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەاند پشتیوانی لا مەرکەزیەتێک دەکات لە بەرژەوەندی ئابووری و باشتر بەڕێوەبردننی کاروباری پارێزگاکان بێت بەڵام نابێت ئەوە بکرێتە هۆکارێک بۆ سەپاندنی دوو ئیدارەیی لە هەرێمی کوردستان. مەلا بەختیار ئاماژە بۆش دەکات هەر کەسێک دوو ئیدارەیی پەسەند بکات گەورەترین هەڵەی استراتیژی دەکات. شاندێکی ئەنەکەسا لە هەرێمی کوردستانە و ژمارەیەک دیدار و کۆبوونەوە ئەنجام دەدات. شاندێکی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسا لە ڕێگەی دەروازەی پیشابور گەیشتە هەرێمی کوردستان. شاندەکە پێکاتوە لە محەممەد ئیسماعیل
سلێمان وۆسۆ، فەیسەڵ یوسف و نیعمەت داود لەلایەن خۆیەوە محەممەد ئیسماعیل ئەندامی شاندیانەکەسا بە کوردستان 24 ڕاگەند ئامانجی سەردانی شاندیانەکەسە بۆ باشووری کوردستان ئەنجامدانی ژمارەیەک دیدار و کۆبوونەوەیە لەگەڵ بەرپرسانی باڵای سیاسی هەرێمی کوردستان. قەدەغەی هاتوچۆی مەرجدار لە ڕۆژاوای کوردستان تا 5 مانگی داهاتوو درێژ کرایەوە. بەهۆی بەردەوامی مەترسیەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕۆژاوای کوردستان بڕیاردرا قەدەغەی هاتوچۆ لە ئەمڕۆ تا ڕۆژی 5 مانگی داهاتوو درێژ بکرێتەوە. بەپێی بڕیارەکە قەدەغەی هاتوچۆ کاتژمێر 7 ئێوارە تا 6 بەیانی تەواو پەیڕەو دەکرێت. هەروەها لە ڕێکارەکانی تایبەت بە قەدەغەی هاتوچۆ ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەکرێت و ئەو شوێنانەی کە پەیوەندیدارن بە ژیانی هاوڵاتیان دەکرێنەوە. و لە ئێران تا ئێستا 3000 کاربەری تەندروستی و پزیشکی تووشی کۆڕۆنا بوونە و 110,000 پزیشک و پەرستاریش گیانیان لەدەستداوە. ڕەزا جەلیلی سەرۆکی نەخۆشخانەی تەجریش ڕایگەاند لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران 3000 کاربەندی تەندروستی تووشی کۆڕۆنا بوونە و هاوکات 110 پەرستار و پزیشکیش بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە. ئاماژەی بەوەش کرد زۆرینەی ئەو پەرستارانەی بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستداوە کارمەندی بەشی تاقیگەکان بوونە. بەڕێوەبەری نەخۆشخانەی تەجریش لە ئێران ڕاشیگەیاند هێشتا مەترسی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەی ماوە و ڕۆژانە بە هەزاران کەس توش دەبن. کورتەیەک لە هەوڵەکانتان پێشکەشکرا. هەڵبەت دوای ئەو ماوەی زۆرەی قەدەغەی هاتوچۆ لە ڕابردوو کە ڕاگەیاندرا بەڵام ژیان تا ڕادەیەک ئاسایی بووە بەڵام دوجار لە دوای مانگی ڕەمەزان تا ڕادەیەک ئاسایی بوونەوەی زۆربەی شوێنە گشتیەکان بەتایبەت مزگەوتەکان و سێ ڕۆژی قەدەغەی هاتوچۆ لە ڕۆژانی جەژن تا ڕادەیەک ئەو پەیڕەوکرا لەلایەن هاوڵاتیانیشەوە بەباشی جێبەجێکرا لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵام قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستان کۆتایی هات کە ئەمڕۆ دەستپێکردنەوەی ژیان و ئاسایی بوونەوەی بێت بۆیە نەبەس عەبدولحەمید قایمقامی هەولێر بە کوردستان 24 ڕاگەیاند کە قەدەغەی هاتوچۆ کە بۆ ماوەی 72 کاتژمێر بوو ڕاگەاندرابوو کۆتایی هاتوو ژیانی ئاساییش دەست پێ دەکاتەوە بەڵام پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی خۆپاراستن لە کۆڕۆنا بن و ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ بکەن و ڕاشی گەیاند ئەگەر هاوڵاتیان ڕێنمایی و ڕێکارەکان جێبەجێ نەکەن دۆخەکە خراپ دەبێت. ئێمە لە سەرەتاوەژەوەمان ڕاگەیان تاکو و ئێستاش ئەو بڕیارە لە کاتژمێر 12 ئەم شەو کۆتایی پێدێ لە دوای 12 هەموو شتەکان ئاسایی دەبتەوە وەکو پێشجێژن بەڵام پێویستە هەموو خاوەنی شوێنەکان لە بەیانیەوە کە دەکرێنەوە کە بازار بکرێتەوە پابەندی ڕێنماییەکان بن ئەو ڕێنمایانەی لە وەزارەتی تەندروستی پێیان دراوە هاوڵاتی پێویستە پابندبی لەبەرەوەی خۆتان ئاگادارنکەوە حاڵەتەکان لە زیادبووندا حاڵەتی تۆمارکردن ڤایرۆسی کۆرۆنا و کەسانە مەترسیەکەشی ئەو جارە لەوەدایە کەوا سەرچاوەکان نادیارن وەکو پێشووتر نییە کە سەرچاویان دیار بوو ئەو شوێنە کەرەنتین دەکرا ئێمە چەند جار هەبووە شارۆچکەیە کەرەنتین کراوە گەڕەکەی کەرەنتین کراوە کۆنتترۆلکردنی ئاسانتر بوو بەڵام ئەگەر هاوڵاتی پابند نەبی و خۆی نەپارێزیتین ئێمە لە قۆناغێکی نوێداین ئێستا ئەوە دڵنیا بن ئێمە باردۆخەکە مەترسیدارتر دەبی زەرەری بۆ هاوڵاتیان دەگا ئێمەش بۆ ئەوەی بتوانین کەەوە ئاسانکاری بۆ هاوڵاتیان بە تایبەت چینی کاسبکار پێشکەش بکەین پێویستە ئەوان پابند بن. بەڵێ هەر وەک دەزانین کە لە دوێنێشەوە قەدەغەی هاتوچۆ کە هەڵگیراوە ژیان ئاسایی ئەبێتەوە بەڵام دەبێ هەموو هاوڵاتیان ئەو ڕێکارانە بگرنە بەر و هەموو مەرجە تەندروستیەکان جێبەجێ بکەن کە لە بازاڕ و چوونە دەرەوە بە تایبەت بەکارهێنانی دەمامک و دەستکێش یەکێکن لە گرنگترینی ئەو ڕێکارانی کە دەتوانین ئێستا لە دوای ئەوەی کە ژیان ئاسایی بێت و بەردەوام ئێمە لەسەری بین هەتا ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە تەواوەتی بنبڕ دەبێت و نامێنێت.
و غێدان مەهدی جوتیارێکی نمونەیی سنووری ناحیەی سێوسێنانی سنووری پارێزگای سلێمانیە و خۆشەویستی بۆ بەرهەمی کشت و کاڵی و کاری نوێوەی کردووەکە بە درێژایی ڕۆژەکانی هەفتە لە باخەکەیدا بمێنێتەوە. بەهۆی لێهاتووی و ئەزمموی زۆری شێوەتوانیوتی فستق و زەیتونێکی باش بەرهەم بهێنێت کە هەردوو بەرهەمەکەی لە هەرێمی کوردستان خواستێکی زۆری لەسرە. با فیچەرێک ببینین و زانیاری لەبارەی چۆنەتی پەروەردەکردن و پێگەاندنی زەیتون و فستق ببین. لە ساڵی نەوەیەک و هاتین و تێمە خەریکی کاری کشت و کاڵی و باغداری و ئەم جۆرە شتانابی. سنووری قەرەداخ شوێنێکی شاخاویە. حەزم کرد ئەم بیرۆکەم لا دروست بوو کە باخی فستقدانێم. لەگەڵەوە ئەم فستقانە فستق 34 جۆری هەیە، کبەری هەیە، ئەحمەدی هەیە کە لە قوچی هەیە. فستق لە توخمی قەزوانە، فستق نێری هەیە و مێ هەیە. ئەبێ شوێنەکە زیاتر حەزی لە ئەرزی ڕەقە، حەزی لە بەردەڵانە، ئاودانی کەمەوێ. زیاتر لە 600 داری زەیتونمان هەیە. جۆری دارەکانی ئێمە لەوانەیە نەتوانم ناوەکەی تەحدید کەم، بەڵام جۆری بە جۆرەی ئەو بنکەی زراعەیە قەرەداخ و یان ئەوانەی کە شارەزایان هەیە، ئێمە زیاتر زەیتونی ڕۆنمان هەیە لێرە. ئەم زەیتونانەی ئێمە زەیتون تەبعاً هەتاوەکو باران لێیدا بمێنێتەوە سارد و سەرما بێت، نیسبەتی ڕۆنەکەی باشە، هەتاوەکو ڕەش بێت نیسبەتی ڕۆنەکەی باشە، ئاوی کەم ئەوێت. پێویست ناکات مەسەلەن لە هاوینانە هەموو کاتێک ئایبەی لە مانگی 7 و 8 ئاوێکی بی پێش ڕنینیش بە 20 شەو 25 شەو بە گوێرەی ئەو ڕێنمانایی کە ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵی وەرەگرین لە هۆبە کشتتوکاڵەکانی وەرەگرین ئەبێ ئاوی نەدەیت لەبەرەوە ڕۆنیشی باشی هەبێ. ئەگەرەک و ئاوی زۆر بدەیت نیسبەتی ڕۆنەکەی کەمە بێ، ئەگەر ئاوی کەم بدەیت و سارد بێ هەتا بمێنێتەوە نیسبەتی ڕۆنەکەی ئەچێ بۆ لە 115 لە 14 یعنی لە 100 کیلۆ 15 کیلۆ ڕۆن یا لە 100 کیلۆ 12 کیلۆ ڕۆن بدات. بەڵێ بەڕاستی غەیدان مەهدی جوتیارێکی نمونەیە، چونکە هەر بەجددی کە ئێستا باسی لێەوە ئەکرد ئەمە بە خێوکردنێکی زۆر ورد و چڕی ئەوێت، وەکو منداڵێک دەبێت بە خێویکان نابێت زۆر ئاوەکەی زۆر بێت، ئاوی کەم بێت لەبەر ڕاگررتنی ئەو ڕێژەی چاوریەوە، ئەمەش لێزانینی ئەو دەستەکانی خۆش بێت و نمونەی جوتیاری وا هەر زۆر بێت و هەموو سەرەتای پرۆگرام ئاماژەمان پێکرد کە ئێمە پامنێرانمان لەگەڵ دەبێت بۆی کە شار و شارۆچکەکانی کوردستان لە چڕەوشێکان کە ئێستا ئەمڕۆ ژیان بەرەودۆخێکی ئاسایی بۆتەوە وەکو ڕۆژانی پێشدەژن، بۆیە دەچینە لای پامنێرمان، هەردوو پامنێرمان لەگەڵە، بەڵام من سەرەتا ئەچمە لای پامنێرمان زەردەشت هەمێ و هەروەها هەرێمجافیشمان لەگەڵە، من دەچمە لای زەردەشت و پێتەڵەم زەردەشت بەیانیت باش، ڕۆژت باش و لەکوێی هەولێری توە پێمان بڵێ کە
خەڵک لە هەولێر چۆن لە ڕەوشەی کە ژیان ئاسایی بۆتەوە چۆنە و زانیاریەکان بەگشتی چی؟ روش باش سووا روش باش هجا از نها لپیش کلا هولی را پایتختم کو وکو تگو چی جیان ایدی آسایی بویه پشتی هفته دو دمجمیران ج قدخه چونو هاتن جبور و بروبونا ویروسا کرونا ده همان دمه ده هر سیم روزن جشنه دا ایرو 27 گلانه و تا ده دمجمیر دانزه شب دم هولره او قدخه نما ایدی جان آسایی دبه پیش کلا هولره وکو چاوه من لهندک دکانان کت لهندک فروشگاهان کت کو ایدی جان آسایی دبه خلق دکان خوفت که تایبت فروشگاه کرستان فروشگاه کلوپلن خورنه کرستان خورنه خواردنگاه دلیوری جان بر و آسایی بونه و دچا چون هاتنا اتومبیلان شی گلکه دویر روجه داشی از خواستم دخوالن گرنگ وین مزمان کو ایرو درین سینوری دیگر هری ما کردستان ودبن او درین جبو بازرگانی واتا چون هاتنا بازرگانی درین سینوری ودبن جبلی و کجی کو نافچین گشتیاری جی ودبن تایبت ولاتی دکارم برای خوابدن سیرنگهان و گشته بکن جبو گشتیاری لهر وهاج کو هر جار جی گوتیه وزارت تندرستی د بیاننامه خوی دوهنی دا یعنی جد داخویانی خوی دوه دا وزارت ناخوشی ده همان دمه دا کو بحث کربو پیوست ولاتی پابندی رنمای تندرستی ببن بگومان اف بریارجی گرینگن جبلی و از خوازم بحثا چند خوالن دیم بکم کو بپی جماره سو پنج یا بیاننامه وزارت نافخوی کو ده چون هاتن دناورا پارێزگەهان دا هەبێت تایبەت هەر سێ پارێزگایان هەرێما کوردستانê وەکو هەولێرا پایتەخت و دهۆکê یان هەولێرا پایتەخت و سلێمانیە di nav van her sê parêzgehan da dê çûno hatin hebe lê bi mercên ku têkeliya wan welatiyan digel sayta online ya wezareta navxwayî be piştî ku rênma ji bo wan werestandin ew welatî dikare çûno hatinê di navbera van her sê parêzgehan da bike bêguman li gor jmareya sû pênc ya beyannameya wezareta navxwayî ku dê li her bazgehekê wate li rêbendekê jî dê tîmên piştgirînê ya vîrusa koronayê tîmên taybet pizîşkên ser bi wezareta tenduristî jî dê li wan bazgehan hebe yan rêbendan di vir de xwalekî giring heye ez dixwazim behs bikim PV رنمایه یعنی بیاننامه سو پنجان یا وزارت نافخواه ده همان دمه دا کو ده هیمن قادر جگره پارێزگار ده بولتن آمده بحث کرد کو او درگهن جدر وی رهبرتی هرما کردستانه نمونه وکو درگه ها موصل یانجی درگه ریا کرکوک ده او حتی یکی مها ششا گرتی به همان دمه داشی ده گشت عاصمانی جی یعنی واتا ده فرقانه جی حتی یکی ششا گرتی به او جی لگور دمه دیمنه دبکو دوان دمان دا وزارت نفخوی بیاره که در بخینه دبکو افریود من یانجی هر زحمت به او جی به پی پابندبون ولاتیان دیمنه هجا و طوفا اگر خواست پابندی رنمای تندرستی به و دمج بگومان قدخه چون هاتنجی کم دبه بله دبر دخواه که دنیا گرنگ هست خودم بحث بکم اگر بکرێت بله اگر بکرێت کامێرەمان و ئێوە کەمێک وێنەی شەقام و ئەو شوێنی کە تۆی لێیت ئاساییبوونەوەی ژیانمان پێپشان بدەیت بیبینین لە ڕێی کامێرەمانەوە بله بله هفکار المد پرسن هدک دیمان پیشان بده دیمان کولان هولره ایدی جان نگود کو بر و آسایبونه بادشه امنها لپارک شار نواته لگولستان باجر لپیش کلا هولره نه من دما کو از بریکت دناو هندک کلان دا گریم سووا هاجا تایبت جی کنها دمجمر حتی سبه و نواته خلق تازه خلق نو برای خود ده دکانان ده باجره ده بازاره لیا گرنگجی دخوالن دنجی که هن از خوازم بحث بکم کو هندک ولاتی هنه و کو از بینم ماسک لبرکنه و کو من دید هندک ولاتی هنه جی بی ماسکن لیا گرنگ کومروف دناف قربالغیه دا پابندی رنمای وزارت تندرستی به افجد داخویانی وزارت تندرستی دا هاتبو زمان تشتکی دین یا گرنگ هست از بارم دکتر دلوان جلال رهبر گشتی تندرستی هولر میوان ماجی کو من دمجمر 11 شف پیوندی دوه من پیوندی بوی کر گوت لگور روشد من اگر ولاتی پابندی رنمای تندرستی نبه و دم اگر احتمال کو در باسی قوناغه که سختر جی ببن بیگمان افج سر مله هر یکی ارکه کو
کو مرۆڤ یانژی وڵاتی پابندی ڕێنمایان تەندروستی ببن زۆر باشە زەردەشت کە گرنگ هەیە دخوازم بەحث بکەم داخوایانیا وەزارەتە تەندروستی ئەگەر دەرفەتە بێ داخوایانیا وەزارەتە تەندروستی یا حکوومەتە هەرێما کوردستانێدا کو هەژمارە گشتی هاتبوو ڕاگاندن حیوانها لە هەرێما کوردستانە 507 کەس توشبووی کۆرۆنا هەنە 5 کەس جوان جانێ خۆش دەستدانە 403 کەس چه بوونه ساق بوونه 99 کس جی حتی وگاوه دبن چاودیریا پزشکان دانم هر گوتن پیجه از خوازم ببیجم هر جار جیمه گوتیه جبر کو حیوان ها تو درمانک جبو ویروس کرونا نهاتی دیتن ان شاء الله زردشت ان شاء الله او ڕێنمایانە وەک خۆی جێبەجێ کرێ و ڤاکسینی پێویستیش بۆ کۆرۆنا دۆزرێتەوە. سپاس بۆ تۆ زەردەشت. هەڵبەز هەمیشە لە ڕێگەی پەیامنێرانمانەوە ئاگاداری زانیاریەکانی هەموو شار و شارچووکەکانی هەرێمی کوردستان بووین. زۆر سپاس بۆ تۆ. ئەمانەوە بچینە لای پەیامنێرێکی دیکەمان کە زانیاریەکانی دەڤەرێکمان پێڵەویش هەرێم جافە سڵاو لە بە هەرێم پێمان بڵێ زانیاریەکان لای تۆ چییە و ڕەوشی ئاسایی بوونەوەی ژیان تا ڕادێک بۆ نمونە لە دوای ئەو 72 کاتژمێرە لەو ناوچانە چۆنە؟ مایتان باش لای ئێمە ئەمڕۆ پێڵێن بە تورکمانی پێڵێن بەیرەم گوێتێوە تا چوارەم ڕۆژی جەژن ئەمڕۆ شەر بە جەژن حەسابەکەن خەڵکی ئەم ناوچەیە. ئێستا من لە ناو بازارم ناو بازاری شارۆچکەی فریم لێرە ژیان ئەوەی تێبینیمان کردووە ژیان تا ڕادێکی باش ئاسایی بووەتەوە خەڵک دوکانەکانی کردووەتەوە و سێ ڕۆژی ڕابردووش خەڵک بە شێوەیەکی بەرچاو ینی خەڵک پابەندی پێچێت دەنگی هەرێم باش نەگاتە لای ئێمە کێشەیەکی دەنگ هەیە لەگەڵ هەرێم جاف لە پەیوەندیەکەمان ئینشاءڵڵا دوای چاکبوونەوەی ئەو کێشەیە دووبارەیەوە لات هەرێم پێش دەڵێن کە جەژنە پیرۆز بێ مادەم چوارەم ڕۆژی جەژنە لەوێ ئەو کاتە پیرۆزبایی جەژنی لەکەینەوە سۆفان. پێم وا بێت کێشەکە چارەسەر بووە لەگەڵ دەگەڕێنەوە لای هەرێم ئەگەر گوێی لێمان بێت هەرێم ئێستا گوێت لە ئێمەیە هەرێم باشە سۆڤان لەگەڵ بۆ نمونە ئاسایی بوونەوەی ئەو دۆخە کەش و هەواش خەریکە جێگیری بەخۆیەوە بینێ ینی ئەبینین کە تا ڕادێک جێگیر بۆ و پێش ڕەمەزان نییە ڕۆژێکەمان و بارانە ڕۆژێکەمان و هەتاوە بەڵام بابزانین یا هەرێممان لەگەڵە نەخێر هەرێممان لەگەڵ نییە. بەڵێ دوای ئەوەی کە یاخود بەهۆی پێشێلکردنی بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ نزیکەی 8,000 کەس لە دیلۆک زادران لە ماوەی 4 ڕۆژی جێبەجێکردنی بڕیاری قەدەغەی هاتوچۆ لە دیلۆکی باکووری کوردستان 7,911 کەس بەهۆی پێشێلکردنی قەدەغەی هاتوچۆ بە سزای پێبژاردن سزادران. پارێزگاری دیلۆکیش ڕایگەاندووە تاوەکو ئێستا 21 کەس بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستا و ژمارەی توشبوانی ئەو ڤایرۆسەش لەو شارە گەیشتۆتە 1453 کەس و هەروەها ئاماژەی بۆش کردووە هەر کەسێک پابەندی ڕێنمایەکان و بڕیاری قەدەغەی هاتوو چۆن نەبێت بە سزای پێبژاردن واتە سزای مادی سزا دەدرێت. و چونکە ئەگەر هاوڵاتیان بڕیار و ڕێنمایەکان پێشێل بکەن مەترسی کۆرۆنا زیاتر دەبێت و ژمارەی توشبوانیش زیاتر دەکات. هەر بۆیە ئەو ڕێکاریان گرتۆتە بەر کەس بە سزادانی پێبژاردن سزای ئەو کەسانە دەدەن کە ڕێنمایەکانی هاتوچۆ قەدەغە ناکەن چونکە دیارە یان لە دووهەم شەپۆلی کۆرۆنا حاڵەکان ڕوو بە هەڵکشانە هەر بۆیە دەبێت کۆنتترۆڵی ئەو حاڵەتانە بکرێت بۆیە هەندێک حکوومەت و لایەنەکان لە هەر وڵاتێک ئەو ڕێکارانە دەگرن. ئینشاءڵڵا شەپۆلی دووەم نەهاتووە ئینشاءڵڵا ناشێت هەموو جیهان پارێزراوە بێت لەوە بەڵام هەڵکشانی حاڵەتەکان وای کردووە کە ڕێکارەکان تونتر بکرێ و داوا بکرێ کە ڕێنمایەکان باشتر جێبەجێ بکرێت لەلایەن هاوڵاتیانەوە بۆیە لە هەندێک شاروای کردووە کە سزا دابنرێ بۆ ئەو کەسانە بۆی کە ڕێنمایی جێبەجێ نەکەن. باڵێ پێم وا بێت کە دیسانەوە دەگەڕێنەوە لای پەیامنێرمان هەرێم بۆی کە بزانین کە چۆن
ڕەوشی ژیان لە شارۆچکەی کەفری ئاسایی بۆتەوە هەرێم گەڕینەوە لا دووبارە سڵاوە لێبێ و هەرێم پێش دەڵێن جەژنە پیرۆز بێ لەبەرەوەی وت چوارم ڕۆژی جەژنە لای ئێمە پیرۆزبای لەکەین سۆڤان. جەژنی ئێوەش پیرۆز بێ هەر یعنی من مناڵیش بوومە لێرە چکە ئەم شارۆچکەیە کورد و تورکمان و عەرەبی تێدا ژیاوە هەمیشەی گوێم لێ بوو یانوت بەیرەم گوێتی واتە ئەم ڕۆژیان هەر وەکو جەژن حسابە کرد. ئێستاش کە من هاتوومەتە بازاری شارۆچکەکە ئەمە بازارێکی میلی شارۆچکەکەیە ئێستا بازار ژیان ئاسایی بووتەوە زۆربەی دوکانەکان بە تایبەتی دوکانی سەوزە و میوەکان دوکانەکانیان کردووەتەوە ئاردفرۆشەکان دوکانیان کردووەتەوە نانەوەکان کراوەتەوە هەر لێرەش ینی دەڤەری گەرمیانیش لە ڕووی خۆپارێزیوە لە کاتی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی سەبارەت بە خۆپارێزی بۆ ڤایرۆسی کۆرۆنا هیچ نەخۆشیێکی تێدا بڵاو نەبووەوە خەڵکەکە بەباشی بەدەمدا ئەو داوایانەوە ڕۆشتە بوو بەدەم داواکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستیەوە ڕۆشتە بوو بەڵام من میوانێک شمەیە مام ئاسیم لەگەڵایە لە شەشی بەیانیوە هاتۆتە بازار مام ئاسی ئەگەر بێتە ئێرە هاتۆتە بازار بەیانیت باش پێم بڵێ لە کەیوە هاتووی بۆ بازار تا چەند خۆتە پارێزی لە کاتی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیانە یان ڕێنمایی ڕۆژانش ساعتی چەند تۆ دیتە بازار ئیشوکارت چییە لە بازاری ئێرە؟ والله ئیشوکارم دوکانداریە لە دوکانداری و ئایسا ئا دەفرۆشم حالن و داوا ئەەکەم لە شارەکەی خۆم داوای لێ ئەەکەم و ئێمە بازارمان کردێت و ئیسا بازارمان زۆر باشە و داواتان لێ ئەەکەم خەرکەکە قەڵەباڵغی مەکەنەوەنا یەکتری بپارێزن باشە لە سخوا بە زیابێت لە کوردستانە لە شار کفریا زۆر سڵامەتین یەک لە یەک موقعەتی یەکتریەکەن دایرە خۆمان عشاری خۆمان ئێمە زۆر لە شارەکان باشترین خۆمان پارێزگاکەین و ئیسەیش خەڵکەکە داواتان لێ یەکەم دوعای خێر بکەن ڕۆژ جمعە دوعای خێرمان بۆ بکەن ئەم شارەی خۆمانە پارێزێ ئامانی لەگەت شتێک و لە هەموو شتێک و ئامانین لە حکومت و لەگەت شتێک و ئامانین بەس داواتان لێ یەکەم لەم نەخۆشیە جیرۆ خۆتان جیرۆخن بازارمان کردێت و چایخانەمان کردێت و مەتعەمان کردێت و هەمووی کراوەتە تۆیسە لە شەشی بیانی و هەم لەیراکە دەستت خۆش بێ زۆر سپاس دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم شۆڤان واژە ئەمە باس لەوەش بکەم ئەم شارۆچکەی یانی ئەم جێگایی بە تایبەتی کە من بۆی هاتووم لێرە کەمێکی دیکە سەوزە و میوە و بۆ نمونە بامێ تەماتە تەرەتورە کەرەویز بیبەر بایجان ئەمانە هەمووی بەرهەمی خۆماڵیم سنووری قەزاکەیە دێنە ئەم بازارە لێرە داڕێ ئەمانە هەم تاموچێژێکی زۆر خۆشی هەیە و هەم خەڵکیش زۆر بەدەمیەوە ڕوا بۆ کڕین چونکە تاموچێژەکەی هەر ئەو تاموچێژەی جارانە کە باس کراوە بەبێ ئەوەی کیمیایی بکەنە ئەو خواردنانەوە بەرهەمی دێنن و با ئەوەشتان پێ بڵێم زۆر جار خەڵکم بینی ئەڵێ هەرێم بۆ هەندە باسی خواردنەکەیت و پێتەڵێن کەباب خۆر و ئەو پێچیان و شووتی خۆر و ئانا من زۆر گرنگی بەوا دەم کە باس لە بەرهەمە خۆماڵەکانی بکرێت یعنی دەستی جوتیارانی ئێمە دەستڕەنگینن زۆر پێم خۆشە باسی ئەوانە بکەمەگینا بەو شێوازە نیم زۆر بخۆریش نیمە بێگومان بە تایبەت خواردنی خۆماڵی شایانی باسکردنە و بە تایبەتیش ئەو شتانی کە باسی کرد ئێستا لەو بازارە هەیە پێمەوە بێ بۆیە ئاپراخ دەورێکی باشە بینێ کە ئێستا ئەوانە هەمووی فرێش و تازەن و وەک دەڵێ بەرهەمی خۆماڵیە و بە بەردەوام ئێمە کاچین بازاریش دایماڵێن کامە تەماتەی کوردیە کامەیان خیاری کوردیە و یاخوا دایمە زەوی کوردستان هەمیشە ئاوها بەپیت بێت بۆەوەی کە ئەوانی کە کشت و کاڵ دەکەن جوتیارەکانمان باشترین دەرفەتیان دەست بکەوێت بۆی کە بەرهەمی خۆماڵیمان بۆ بنێژن و ئێمەش بەرهەمی خۆماڵی و وڵاتی خۆمان بخۆین زۆر سپاس دەکەین سپاس بۆ تۆ هەرێم لە گەرمیانەوە بەرەو سلێمانی بەڕێیەکەوین بزانین ڕەوشی سلێمانی و بارودۆخی ئێستا دوای تەواوبوونی ئەو 72 کاتژمێرەی کە قەدەغی هاتوو چۆبوو چۆنە و ئاسایی بوونەوەی ژیان لەوێ چۆنە سڵاو لەبێ دیار زانیاریەکان لای تۆ چییە بەگشتی؟ بەڵێ بەینتان باش هەڵبەت پێشەوەی کە 72 کاتژمێرەکە تەواو بێ کە قەدەغی هاتوو چۆبوو حاڵەتێکی نوێ لە پارێزگای سلێمانی توژبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کرا بەمە شوای کرد کە حاڵەتەکان بە بەردەوام ڕوو لە هەڵقشان بکات ئەمە لە کاتێکدایە کە بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی
سلێمانی بە بەردەوام داوا لە هاوڵاتیان دەکات کە تاکپارێزی هەبێ واتە هاوڵاتیان خۆیان بپارێزن لەوەی کە حکوومەت سەر لە نوێ قەدەغی هاتوچۆ ڕابگەیندێ و سەر لە نوێ شوێنەکان دابخرێ و داوا دەکات کار کەسێکە چێتە سەر کار یاخۆتە چنە دەرەوە دەستکێش بەکار بێنن بۆ ئەوەی کە دەستیان یا لە شتێک ئەگەر ئەو شوێنە ڤایرۆسی کۆرۆنای لەسەر بۆ ئەمان تووشی نەبن و حاڵتەکان بە بەردەوام لەناو خەڵکیدا ڕوو لە زیادبوون دەکات لە دوای کاتژمێر 12 شەوە ئیتر هاتوچۆ لە سنووی پارێزگای سلێمانی سەر لە نوێ ئاسایی بۆ وەکو پێش جەژن و بازار ڕشتنی دەرمانی بۆ کرا لە ڕۆژێک پێش جەژنەوە بۆ ئەوەی کە جارێکی تر ئەگەر بازار کرایەوە خاوێن بێت و ئێستا بازار کاسبکارە ناتوانن بچنە سەر کارەکانیان بۆ ئەوەی کە بڵێن بەڕووی هاوڵاتیاندا بیکەنەوە و هەروەها تەواوی شوێنە قەرەباڵغ و شوێنە ئەو شوێنانی کە زۆر خەڵکی لێکۆ بێتەوە ئەوانە بە هەمان شێوەی پێشووتر کە ڕێگە پێدراو نییە و ئەو بستوێک خاڵی کە پێش جەژن پێش قەدەغێ هاتوچووە کە لایەن پارێزگای سلێمانی و لایەن لیژنەی باڵای بەرەنگاربوونی کۆرۆناوە کە دیاری کرابوو خاڵەکان یەک بەیەکی خاڵەکان لە ئەمڕۆ بەدواوە جێبەجێ ئەکرێەوە ژیان سەر لە نوێ ئاسایی دەبێتەوە بەڵام بە هەمان ڕێکار و ڕێنمایی پێشتر کە بڵین بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی بە هەمانگی لەگەڵ پارێزگای سلێمانیە کە دیاری کردبوو ئەمەی باستەوە بکەم کە تەنانەت مۆتێل و هۆتێلەکانیش کراوە دەبێ و شوێنە گەشتیارەکانیش لە ئەمڕۆ کراوە دەبێت بەڵام ڕێگە نادەبێت گەشتیار لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق وەروە لە دەواازە سونرەکانەوە بێتە سنووی پارێزگای سلێمانی تەنها ئەوەی هەیە کە شوێنە گەشتیارەکان کاکرێتەوە بۆ هاوڵاتیانی خانە خوێیە واتە ئەو هاوڵاتیانی کە لە سنووی پارێزگای سلێمانی شتەجێ بن دەتوانن بچنە ئەو شوێنانە بەڵام بەو مەرجەی کە دوور بن لە خێزانەکان و هەروە تێکەڵی هیچ خێزانێکی تر نەبن تەنها بۆ نمونە خێزانێکی دوو کەسی سێ کەسی چوار کەسی لە شوێنێکدا بۆ خۆیان دانیشتن و کەشف و هەوای شوێنەکە ببینن و ئەمێ بە شێوەیەکی گشتی باسی بکەم دۆخی پارێزگای سلێمانی حاڵەتەکان بە بەردەوام ڕوو لە هەڵقشان دەکات و هەموو ڕۆژشوێنەکانش گیراوەتە بۆ ئەوەی کە حاڵەتەکان ڕوو لە کەمبوونەوە بکات یاخۆت بە هیچ شێوێ نەهێڵڕێت ئەمەش بە هاوکاری هاوڵاتیان ئەکرێ بەرپرسان باسەوەکەن ئەوانش دەبێت خۆیان بپارێزن بۆ ئەوەی کە دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ دیار بە تایبەت باسی ئەوەت کرد کە هۆتێل و مۆتێلەکان کراون بەڵام ئایا چۆن ئەو ڕێکارانەی کە تایبەتن بەکردنەوەی ئەو شوێنانە جێبەجێ کراوە ئەگەر زانیاریت هەبێت لەسەر ئەوە و ئایا دەرمان ڕێژ کراوە چی ڕێنمایەکی تەندروستی لەو شوێنانە جێبەجێکرێت؟ بەڵێ هاژە هەموو ڕۆژێک ڕشتنی دەرمان لەناو هۆتێل و مۆتێلەکان دەکرێت یان بە بەردەوام ڕشتنی دەرمانیان بۆ دەکرێت چونکە ڕەنگە خەڵکانێک هەبێت کە بێنە هۆتێل و مۆتێلەکان کە بەرکەوتیان لەگەڵ کەسانێکی ترا هەبێت بۆیە وەکو ئاماژەشم پێدا لە سەرەتاوە بۆ گەشتیار نیە هۆتێل و مۆتێلەکان یعنم تەنها ئەو هاوڵاتیانێ بۆ نمونە لە کفریە لە کەلارە لە شوێنەکانی تر دێن بۆ نەخۆشخانە دێن بۆ شوێنێک کە سوکارێن لێرە نیە ئەو کاتە دەتوانن سەردانی هۆتێل و مۆتێلەکان بکەن واتە بۆ هاوڵاتیانی ناوخۆی هەرێمی کوردستان نەک بۆ دەرەوە یاخود گەشتیار لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق یاخود لە خاڵە سونرەکانە هاتنە سنووی پارێزگای سلێمانی بۆیە تەواوی ڕێنمایە تەندروستیەکان لە هۆتێل و مۆتێلەکان جێبەجێکرێت بەڵام وەکو خۆمان دەزانین کە کەمترین کەس سەردانی هۆتێل و مۆتێلەکانەکات ئەویش ئەو کەسانن کە بەهۆی نەخۆشی یاخود بەهۆی حاڵتێکی تایبەتەوە ڕوێن لە سنووری پارێزگاکە کردووە. بەڵێ هەر کەسێکیش کە بێتە سلێمانیەوە لە سنووری پارێزگاکانی دیکە بێت حتمما لە هەرێمی کوردستانە و هەموو ڕێنمایەکان دەزانێت و جێبەجێ هەموو ڕێنمایەکان دەکات و زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بووی دیار و ڕۆژێکی خۆشت هەبێت. سپاس مانەوە لە ماڵەوە وامان لێکە زۆر حەز لە خواردن بکەین بە تایبەت ئەم ماوەی کە خەڵک زۆر لە ماڵەوە بوو وای کرد زۆربەی خەڵک کێشی زیاکاسەوە خواردنی پڕ لە کالێریەکی نەشە جوڵان خواردنەکانی هەرێم کە ئەوەش ئەبێتە هۆی زیادبوونی کێشی لەش و بە تایبەت ئەوانەی کە پێش ماوەی کەرنتین وەرزشیان کردووە و ڕوبەڕووی ئەو گرفتە ئەبنەوە بەڵام پسپۆڕانی باری تەندروستی و خۆراک چەند جۆرێک لە خواردن و ڕێنمایی بۆ ڕێگری لە زیادبوون و بەرزبوونەوەی کێشی لەش دەستنیشانەکەن کە یەکێک لەوانە
پەتاتەی کوڵاوە کە سەرچاوەیەکی سەرەکی کاربۆهیدراتە بۆ ڕاگررتنی کێش زۆر گونجاوە و هەروەها دەوڵەمەندە بە پۆتاسیۆم کە ڕێگری لە بەرزبوونەوەی فشاری خوێنی شەکات و سوودی بۆ بەهێزکردنی ماسوولکەکانیش هەیە. جا هەژە پەتاتەی کوڵاو بە جۆرێکە من وای دائانێم خواردنی منداڵان زۆر حەزیان لە پەتاتەی کوڵاوە ئێمە خۆمان زۆر ڕووی تێناکەین بە پەتاتەی کوڵاو ئەوانەی کە مەگەر ویگن بن کە ینی گۆشت و شت نەخۆن بەڵام بە گشتی زۆر خواردنێکی باش لەگەڵەوەشتا تۆ خۆت حەزت لەیە بە هەموو نوع حەزم لێ پەتاتە بە هەموو بە کوڵاوی بە بەش بە سوورەکراوی بە هەموو جۆرێک خۆشە ئەشکرە ینی پەتاتە و سیفاتی هەیە ئەکرێ بە هەموو جۆرێک ئەگونجێت ئەوەی خۆشە وایە و یەکێک دیکە لە خواردنانە پاقلەمەنیەکانە بەهۆی دەوڵەمەندی بە مادە ڕیشاڵەکان و بە خۆراکێکی هاوڕێی دڵ و بە هاوڕێی دڵدا ئەنرێت چونکە زۆر باشە و بڕێکی کەم لە خواردنی پاقلەمەنیەکان مرۆڤ وا لێکات کە هەست بە تێربوون بکات. بێگومان جگەلەوە هێلکە ئەوێش کە خۆراکێکی پڕپڕۆتین و ڤیتامین و چەندین مادەی سوود بەخشە کە سوودێکی زۆری هەیە بۆ لەش سوودە بەخشێ و باشتر وایە هێلکە زیاتر بە کوڵاوی بخورێت زۆر بەکەی زیاترە هێلکەکە بە کوڵای من لەو جۆرانم حەزم لە هێلکەی کوڵاو زۆر نییە حەزم لە هێلکێکە ها پێڵێن بەڕۆنی کوردیش سووریکەیتەوە بەڕۆنی کوردی حەز لەوەیوانی زۆر خۆشە بەیانیان کاوات بە تایبەتی چ کاتێک ئەو کاتانی کە بەهارە و هەندێک جار هەیە بۆنی وەڕان حەزل لێ لەگەڵ تەڕەپیاز و تەماتە و خێار شتانە و سنگی مریشکیش یەکێکە لەو خواردانەی کە زۆر بەلەزەتە باش ئەم سنگی مریشکیش نەناو ئەم مەجموعە با بڵێن ئەم کۆمەڵە خواردنی بە تامی تایە ئەگەر بە کوڵاوی بێت یان بێ پێستەکەی بخورێت نابێتە خۆی زیاد بوونی کێشی لەش و چەندین مادێکی سوودبەخشی تێدایەکە سوود بە جەستە دەبەخشێت. بەڵێ بۆیە زۆرێک لەو خواردنانی باسمان کرد هەم پەتاتە و سنگی مریشک و هێلکەش بۆ ئەو کەسانی کە جێمیشەکەن بەردەوام بەشێک لە پرۆگرامی ڕۆژانیان کاتی یاریکردن ئەو خۆراکە سەرەکیانی تایە بەهۆی زۆری ئەو پرۆتینەوە جگە لەوەش خۆراکێکی ترمان هەیەویش جگە لە پەتاتە و ئەوانە سەوزەکانە کە گرنگێکی زۆری هەیە بۆ جەستەوەکو قەرنابیت و تور برۆکلی هەموو ئەوانە بە گشتی سوودیان هەیە بۆ جەستە و بە شێوەیەکی گشتی سەوزەکان ئەنی کە باسمان کرد تەماتە شەگرێتەوە خەیار گێجەر کە توانرێ وەکو ژەمێکی سووک و کەم کالۆری بخورێت بێ ئەوەی بێتە هۆی زیادبوونی کێشی لەشیش زۆر بە شێوەیەکی ئاهەت تەنانەت ئامادەکردنیشی ئاسانە زەڵاتەیەکی پێ دروستەکەیت با خیار و گێزەر و تەماتوانە هەم سوودێکی زۆری بۆ جەستە هەیە هەم زوو ئامادە بێت هەمیش مەترسیەوە نییە کە تووشی زیادبوونی کێشت بکات و ئەمانەش هەمووی بۆ ئەوەیە کە ئێمە لە شولارێکی ڕێکمان هەبێت جگەلەوە تەندروستیەکی باشمان هەبێت جوانی مەرجە ینی کە هەبێ بەڵام تەندروستیەکە مەرجێکی سەرەکی ترە کە دەبێ ئێمە بۆ پاراستنی تەندروستیمان زۆر ئاگامان لە خوارد زۆر گرنگیشی پێبین بەڵێ و بابەتێکی تر کە باسی لێوەکەین باس لە شارەزایانی پزیشکیەکەین کە دەڵێن تەواوکردنی قۆناغەکانی خوێندن تەمەەن درێژەکەات و کۆلیژی پزیشکی لە زانکۆی بێڵ و زانکۆی ئەلباما لە بیرمینگهام لە لێکۆڵینەوەیەکدا کە ماوەی 30 ساڵی خایاندووە لەسەر 5,000 کەس لە 4 شاری ئەمریکا کراوە. دەرەنجام دەرکەوتووە ئەوانەی کە ئارەزووی تەواوکردنی خوێندن دەکەن تەمانیان زیاد دەکات. و هەروەها هەر بە پێ و لێکۆڵینەوە و داتایانش بێکە لە لێکۆڵینەوەکەیە باسکراوە زانکۆ ینی چوونە ناو زانکۆ تەمەەن درێژەکات بە جۆرێک پێشخستنی توانە زانستیەکان تێکڕایی تەمەەن بە ڕێژەی لە 1.3 زیاد دەکات هاوکات بە دەستهێنانی بڕوانامەی ماستەر ساڵێک و 4 مانگ لەسەر تەمەنی مرۆڤ زیاد دەکات. ئەگەر وا بێ هاژە بچین درێژە بێت بە خوێندن زیادکات بەڵام ئێمە 4 ساڵ لە زانکۆ گەر بەردەوام بینەوە یاخود بۆ ماستەر ئەگەر بخوێنین ئەو کاتە زۆرە ساڵێک و 4 مانگ تەمەنمان زیاکە. خۆی تاواکردنی ماستەرەکە زۆر خۆشترە لەوەی کە تەمەنمان زیاوێ. بەڵێ کەواتە زیادبوونی تەمەنی کەسێک پێویستە بە چەند فاکتەرێک لەوانە شوێنی نیشتەجێبوون، ڕەچەڵک، دەرفەتی کار، جەختی شتەکەنەوەکە، پارە،
هیچ کاریگەریەکی بۆ زیادبوونی تێکڕای تەمەەن نییە. بۆیە ئێستا بزە دێتە سەر لێوم کەوا دەڵێم چونکە ئێمە هەمومان زۆربەی کە مرۆڤەکان وا بیرەکەینەوە کە پارەت هەبێت هەموو شتێک لە جێ خۆەتی باشە چاکە کێشە نییە، بەڵام ئەوە تا لێکۆڵینەوەیەک لە دوای 30 ساڵ ئەوە دەرەخات کە خوێندن و پەرەدان بە ناخی خۆت و ئەکات کە تۆ تەمەەن درێژ بیت. کەواتە هیچ کات ناتوانانی بە پارە تەمەەن بکڕیت. وەکو باسیشمان کرد کە شوهەوە تا ڕادەیەک جێگیر بۆ سۆڵان لە مۆلابێ باسی بەرزبوونەوەی پلەکانی گەرمەکانی گەرمام کە هەر چاوەڕێمانە کردەرەمان با پلەکانی گەرما بەرز بێتەوە کەواتە با پێکەوە ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببین. بەڵێ بۆ زانینی زانیاریەکان لە هەریەک لە شارەکانمان لە پارێزگای سلێمانی بووین، لە هەولێر بووین، لە گەرمیان بووین، ئێستش بەڕێکەین بەرەو دوهۆک لە ڕێگەی پامنێرمان چەکدار جەمالەوە کاڵم بەڕێکەوین هەڵبەت زانیاریەکان لای ئەوە پێمانەڵێ بزانین ڕەوشی پارێزگای دوهۆک چۆنە دوای قەدەغەی هاتوچۆ ئاسایی بوونەوەی ژیان سڵاو لەبێ چەکدار. سڵاو سڵاو تۆ چەکدار پێمان بڵێ ئایا ئێستا هاتوچۆی هاوڵاتیان چۆنە و لەگەڵ ئاسایی بوونەوەی ژیان لەو پارێزگایە چۆن هاوڵاتیان ڕێنمایەکان جێبەجێەکەن؟ بەێ ڕۆژانگۆ بخێر بێت دیارە تا ماژە پێکێر پشتی یعنی هەفتە دوو دەم ژمێرن قەدەغێ ئەوەژە عالیە وەزارەتە نافخوا کوردستانê ve hatiye ragihandin ku bu her sê rojanên cejnê bûne bi domahê hatîne diyare jiyan vegeriyaye cadeyên Duhokê. Yani ev cadeya Esnûkelê ev cadeya serekiye derdkevî ji bajarê Duhokê yani vê cadê da diyare ku xelkek gelek bi zorî tête dîtin pitiriya wa jî ewin ku diyare derdikevin çin ji bajarî derdkevin
بر به گندت خودشن بر وان جهن یعنی گشتیاری چنه و بونده هر سه روزن قربو یا هر سه روزن جشن به تکرن لی یا جهانی گرینگتر اوه کو رببریا ساخلمیا دهو که داخاز جهالات یاد کرد یعنی رامانوی اولینه که جیان ایدی آسایی بویه و گریا و که روزان پیش یا جشنه رببریا ساخلمیا دهو که داخاز جهالات یاد کرد که همو وان رینماین جعالیه وزارت ساخلمیه و هاتینه یعنی دانو بو هولاتی کردستان بو هنده پاراستی بنجه مترسیا ویروس کرونا او جی بتایبتی اوله یعنی البرکرنا دمام کو البرکرنا دستکشا یعنی دستگور کو بجین ماسکان بو هنده خلکی پاراستی بت و دیسان جیجه هولاتیات هیتا خواستن الدم سردان جهم قلبالق بو کاره که فرو پیتوی نبید بلا نچید اگر بچیجی هول بدت ناوبرا خوبیه برانبری خدا متر و نیوان یه جدیر بید بو هنده یه پاراستی بید اول دمکی دا که جگیر پارزگار دهو که تمان دم دا اندام جورا بلندا اپراسیون ریبونا ویروس کرونای که دیار کریه یعنی او سکترین مایی ین جیان ین که پیشیات جشن جعالیه و بریال سرنهات یادان که به نفکرن به تایبتی جی یعنی او جهین که گلک گرینگن او دید وان رو جانداجاره که دیتری چند کمبونا کنه و بونده که دیب چه شیواس هینه فکرن و دیب چه و سردریت گل هیتا کرن جبر هنده یعنی اوه همی هیتا خواستن یعنی بریاره که به ندان و دیسانجی که ابرو که جاره که دیتری جیان آسایی بوه و خلکی دی هیدی بدگریت سرکار خوا دیسانجی او بین تنگیا هر سه روزین جشنی که هفته دو دم جمیره خلق ما بود مالان خدا و کرنتینا ماله یا خلقی هبو که جعالیه وزارت آنافقوهات بودن یعنی هیدی که جیان ود گریته و لی اوه یا جهمی گرینگتر اوه که خلق خوب پارزید بو کاره که فرو پیتوی نبیچ مال خونه در کف نبه و دیسانجی او خبسا و قلبالغا مروفان هی یعنی نه تکریم بو کاره که فر نبیته و مدبید بحثی روشا بجیم نخوشن پارزگاه دهو که بکم که خفت نخوش لسنور پارزگاه دهو که هنه روشا و گلک باشه روزانه بجی سردارید گل هیتا کرن روزانه چاف دریاوات هیتا کرن بو هنده سلامتی جه و نخوشی درباز ببنه و لی اوه چنده ناگهینید که روشا و باشه پیتوی آمیره هنه صدانی نینه اوه هنده ناگهینیتن کنه آمه ترسی داره بله زۆر سپاس بۆ هاوکارمان چەکدار جەمال کە لە پارێزگای دووهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە بۆ هیواین هەمیشە هاوڵاتیانی کوردستان و بەتایبەت پارێزگای دووهۆکیش پارێزراو بن و لە کوردستانێکی ئاوادان نابێکەوە بەڵێ بۆ هەمیشەش لە ڕێی پەیامنێرانمانەوە گوێبیستی باشترین هەواڵەکان بین لە هەموو شار و شارژگەکانی کوردستان و باس لەم بابەتەکەین کاچینە ئەڵمانیا ئەڵمانیا یاسای دوورکردنەوەی کۆمەڵایەتی درێژ دەکاتەوە گوتەبێژی حکوومەتی ئەڵمانیا ڕایگەیاندووە لەگەڵ حکوومەتە خۆجیەکان ڕێکەوتون بۆ کۆنتڕۆڵکردنی مەترسیەکانی کۆرۆنا و ڕێگری لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە دەکەن یاسای دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی تا 29 مانگی داهاتوو درێژ دەکرێتەوە ئەو لەلایەن خۆیەوە ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا پێشنیازی کردووە یاسای دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی تا ڕۆژی 5 مانگی حەوت درێژ بکرێتەوە بۆ ئەوەی ڕێگری لە بڵاوبوونەوەی شەپۆلی دووەمی ڤایرۆسی کۆرۆنا بکرێت ئەم ڕێکەوتنە بۆ درێژکردنەوەی یاسای دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی دوای ناکۆکێکی زۆر لە نێوان ویلایەتەکانی ئەڵمانیا دێت کە هەر یەکێکیان بۆ چوون و پێشنیازی جیاوازی بۆ لەبارەی بکەمکردنەوەی مەترسیەکان هەبووە. بەڵێ بەم شێوەیە میلەکانی کاتژمێر ئاماژەیەوەمان پێکەن کە کۆتایی بە پرۆگرامی ڕۆژباشی ئەمڕۆی کوردستان 24 بێنین و پێتان بڵێن کە هیوادارین کا بەڕگە و بابەتەکانی ئەمڕۆتان بەدڵ ببێت. ئینشاء الله هەمیشە تەندروست باش بن و کاتێکی خۆش هەر شاد بن. هاتانەکە.